نامەیەکی کراوە لە کوباوە. ئێمە داوای خێرخوازی ناکەین، تەنها لێمان گەڕێن با بژین. چوارشەممە 29 ڕەبەندانی 1404. ئالێن فۆئا، فەیلسوف و شانۆنامەنووسی گوادەلۆپی ئەم دەقەی لە دژی گەماروەیەکی لە ڕادەبەدەر کە خەریکە کوبا دەخنکێنێت بۆ ئۆمانیتە ناردووە و تیادا خوازیاری هاوپشتی لە دژی دەسترێژی ئامریکا بووە. دەقی نامەکە: بۆ سەرجە مرۆڤەکان، بۆ دایکانی جیهان، بۆ پزیشکانی بێسنوور، بۆ ڕۆژنامەنووسانی شەریف و بۆ ئەو دەوڵەتانەی کە هێشتا باوەڕیان بە دادپەروەری هەیە. ناوی من وەک ناوی ملیۆنان کەسی تر وایە، نە کەسێکی بەناوبانگم و نە جێگە و پێگەیەکی گرنگم هەیە. من ژنێکی یاسای کوبام، کچێک، خوشکێک، نیشتمان پەروەرێک. ئەم قسانە بە ڕۆحێکی بریندار و دەستی لەرزۆکەوە دێنمەوە سەر کاغەز. چونکە ئەوەی ئەمڕۆ بەسەر جەماوەرەکەمدا دێت قەیران نییە، بەڵکو و تاوانێکی بە شوێنەی و حیسابکرا و ساردا کە لە ڤاشنگتۆنەوە ڕاستە دەکرێت و دنیاش چاوی لە حاندین و خاندووە. من نیگەرانی دایکە پیر و باپیرەکانم. من ڕادەگەێنم لە کوبا بەسەڵاتچوان پێشوەختە گیان لەدەستدەن، چونکە گەماروەکان ڕێگری دەکەن لە هاتنی دەرمانی دڵ و پەستانی خوێن و شەکرە و هیتر. ئەمە کەمی سەرچاوە نییە، قەدەغەکردنێکی بانقەستە. ئەو کۆمپانیانەی کە دەیانەوێت دەوا و دەرمان بە کوبا بفرۆشن سزایان بەسەردا دەسەپێنرێت و دادگای دەکرێن و هەڕەشەیان لێ دەکرێت، بەڵام حکوومەتەکانیان بێدەنگن. لەم نێوانەدا پیرە پیاوێک لە کوبا ئازارەکەی تەحەمڵ دەکات و چاوەڕوانی گەیشتنی دەرمان دەکات. مەرگ لە ناکاو دێت، بەڵام ئەوە گەماروەکانە کە پێشتر مەحکوم بە مەرگی کردوون. خەمی مناڵەکانمە. من ڕای دەگەینم کە لە کوبا بەهۆی کەمی سوسەمەنی ئامێرەکان کوژاونەتەوە. کۆرپەڵەکان بۆ مانەوەیان لەگەڵ مەرگدا دەست و پەنجە نەرم دەکەن. لە کاتێکدا دەوڵەتی ئەمریکا بڕیار دەدات کام وڵات دەتوانێت نەوتمان پێ بفرۆشێت و کام وڵات ناتوانێت. دایکانی کوبایی بە شاوی خۆیان دەبینن کە ژیانی منداڵەکانیان لە مەترسیدایە، چونکە فەرمانێک کە لە دەفتەری ڤاشنگتۆن باژۆکراوە بە گرنگتر دادەنرێت لە گریانی منداڵێکی ساوە لە 90 مایلی لە کەناراوەکانی وڵاتە. کوا کۆمەڵگای نێودەوڵەتی؟ کوان ئەو ڕێکخراوانێک کە ئیدعای بەرگری لە مافی منداڵ دەکەن؟ یان بۆچی مەگەر منداڵی کوبا شایانی ژیان نین؟ نیگەرانیەکان سەبارەت بە برسیەتی بە ئەنقەست. من ڕای دەگەینم کە گەماروەکان برسیەتیکردنێکی پلان بۆ داڕێژراوە. بەڕێکەوت نییە کە خۆراک کەمە، ڕێگریمان لێ دەکرێت لە کڕینی. ئەو کەشتیانەی کە هەڵگری مەوادی خۆراکین دەکەونە ژێر چاودێری و بەدواداچوون. مامەڵە بانکیەکان بلۆک دەکرێن. ئەو کۆمپانیانەی کە دانەوێڵە مریشک یان شیرمان پێدەفرۆشن سزا دەدرێن. برسیەتی لە کوبا ڕووداوێک نییە، سیاسەتێکی دەوڵەتی ئامریکایە کە ماوەی 6 ساڵە بەڕێوە دەچێت. لە سەردەمی هەموو کابینەکاندا نوێکراوەتەوە و لەلایەن دۆناڵد ترامپەوە چڕتر کراوەتەوە و پێوەستان لەلایەن مارکۆ ڕۆبیۆوە جێبەجێکراوە. ئەوان بەم کارە دەڵێن گوشاری ئابووری، بەڵام من ناوی دەنێم تیرۆر لە ڕێگەی برسیەتیەوە. خەمی پزیشکان. من ڕای دەگەینم کە پزیشکەکانمان ئەوانەی لە سەردەمی پەتای کۆڕۆنادا ئەو کاتەی جیهاندا دەڕما گیانیان ڕزگار دەکرد. ئەمڕۆ نە سرنج و نە دەرمانی بێهۆشکەر و نە ئامێری تیشکی ئێسکیان هەیە. ئەلبەتە نەک لەبەر ئەوەی توانای بەرهەمهێنانی ئەو پێداویستیانەمان نییە، بەڵکو لەبەر ئەوەی گەماروەکان لە دەستڕاگەیشتن بە ئامێر و کەلوپەلی یەدەگ و تەکنەلۆژیا بێبەشمان دەکەن. زانکانی ئێمە 5 ڤاکسنی دژە کۆڤیدی 19 دروست کرد. 5 ڤاکسن بەبێ یارمەتی هیچ کەس و لایەنێک و سەرەڕای هەموو ئاستەنگەکان، سەرەڕای هەموو ئابلۆقە و درۆ و دەلەسەکان. بەڵام و لەگەڵ ئەوەشدا ئیمپراتوریەت بەهۆی ئەو سەرکەوتنەوە سزامان دەدات. من لانیکەم ئەمە دەڵێم: کوبا داوای سەدەقەتان لێ ناکات، داوای سەرباستان لێ ناکات. کوبا داواتان لێ ناکات خۆشتان بوێن. کوبا داوای دادپەروەریتان لێ دەکات، نە لەوە زیاتر و نەکەمتر. داواتان لێ دەکەم ئازارەکانی خەڵکەکەم ئاسایی نیشان مەدەن. داواتان لێ دەکەم گەماروەکان بە ناوی ڕاستەقینەی خۆی ناو ببەن، واتە بە ناوی تاوان لە دژی مرۆڤایەتی.
داواتان لێ دەکەم کە فریوی گوساری دیالۆگ و دیموکراسی نەخۆن لە کاتێکدا دەستیان ناوەتە بینە قاقامان. ئێمە داوای خێرتان لێ ناکەین، تەنیا دەمانەوێت لێمان گەڕێن با بژین. بۆ ئەو دۆڵەتە هاوبەشانەی کە بێدەنگن، مێژوو لێپرسینەوەتان لەگەڵ دەکات. بۆ ئەو مێدیایانەی کە درۆ دەکەن، ڕاستی هەمیشە ڕێگایەک بۆ خۆدەرخستن دەدۆزێتەوە. بۆ ئەو جەلادانەی کە گەماروەکان واژۆ دەکەن، جەماوەری خەڵکی کوبا نەفرامۆشی دەکەن و نەلێتان خۆش دەبن. بۆ ئەوانەی کە هێشتا هەستی مرۆڤایەتیان لە دڵدایە، سێری کوبا بکەن، بزانن چی بەسەری دێن و لە خۆتان بپرسن دەیانەوێت لە کام دیوی مێژوودا بوەستن. لەم دوورگە بچووکەوە لەگەڵ جەماوەرێکی مەزن ژنێکی یاسایی کوبا کە تەسلیم نابێت. ئەگەر ئەم دەقات تۆی ڕاچڵەکاند بڵاوی بکەرەوە. گرنگ نییە کە هیچ کات شتێک لەسەر لاپەڕەکەت بڵاو ناکەیتەوە، بەڵام ئەمە جیاوازە. ئەمە وێنەی خۆرئاوابوون نییە، هەواڵێکی زەرد نییە و تەنها کۆمنتێکی تریژ نییە. بەڵکو ئەوە هاوارێکە و هاوارەکان بەریان پێ ناگیرێت، دەبیسترێن، دەنگ دەدەنەوە و جەماوەری دەبنەوە. بڵاوی بکەنەوە بۆ ئەوەی دایکانی هەموو جیهان بزانن کە لێرە کۆرپەکان لە ئامێرە لە کارکەوتوەکاندا لەگەڵ مەرگ دەست و پەنجە نەرم دەکەن. بۆ ئەوەی داپیرە و باپیرەکانی سەرزەمینەکانی تر بزانن کە لێرە بەسەڵاتچوان لە چاوەڕوانی دەرماندا دەمرن. چونکە ڤاشنگتۆن ڕێگەی هاتنە ژوورەوەی دەورە و دەرمان نادات. بۆ ئەوەی دەوڵەتە هاوبەشەکان هەست بە شەرمەزاری بکەن، مێدیا درۆزنەکان ڕێگەی دەربازبوون و حاشا لێکردنیان نەبێت، بۆ ئەوەی جەلادەکان بزانن کە ئێمە بێدەنگ نابین. ئەم دەقە بڵاو بکەنەوە بۆ ئەوەی ئەم ئاشکراکردن و لە قاودانە پانتایەکی بەرینتر لە گەماروەکان بگرێتەوە.